او گورانیا صداوکاری کاکا احمدی صابری قصابی پیشکش کردی واداری بەدڵی بێ. ئێوارەیە و کزەی بادێ هەور ڕاسمەنی گرتووە ئێوارەیە و کزەی بادێ هەور ڕاسمەنی گرتووە ئێوارەیە و داری پاییز ئانجی مردن لە جێڕێ گاڵا گەڵا سەر سۆپی گرتووە گاڵا گەڵا سەر سۆپی گرتووە دایە 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 شیرین ئێوارەیە و جارێکیتر گۆڕەکایە گرمە باوە ئێوارەیە و جارێکیتر گۆڕەکایە گرمە باوە ئێوارەیە و لێیە پرسم ئاخۆشەوە سەرمای نابم سۆڵاکە لە گرمە و هاور لورەی بارە سۆڵاکە لە گرمە و هاور لورەی بارە دایە 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 شیرین زۆر سوپاس.